نەبوونی هۆیەکانی گواستنەوەی گشتی و هەمەجۆر نەکردنیان لە هەرێمی کوردستان بۆتە هۆی زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل بۆ نزیکەی 2 ملیۆن کەچی ئەمە وەک نیشانە و پۆلێنی پێشکەوتن هەژمار دەکرێت. سڵاوتان لێبێت، من بیلالم. پێتان دەڵێم بۆچی زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان خۆشگوزەرانی ناهێنێت بەڵکو دەرئەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. ئایا نیشانە و پۆلێنی پێشکەوتنی وڵاتان بوونی زۆری ئۆتۆمبیلی تایبەتە یان نیشانەی بێبەرنامەی حکوومەتە کە نەیتوانیوە هۆکاری گواستنەوەی گشتی چالاک و هەمەجۆر بکات بە تایبەت هاتوچۆی نێوان شارەکان. ژینگە یەکەم زەرمەندە لە زۆربوونی ئۆتۆمبیلدا. هەروەها ساڵانە چەندین کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدەن و بریندار دەبن و کەم ئەندام دەبن بەهۆی خراپی ڕێگاوبانەکانی دەرەوەی شارەوە. کە ئامادەبوو داتای ئەم کارە ساتە بخرێتە ڕوو نەک ژمارەی ئۆتۆمبیل، چونکە هێندە خراپی ڕێگاوبان لەم هەرێمە بچووکە هاوڵاتیانی کوشتووە، هێندە خەڵک بەهۆی کۆرۆنا و جەنگەکانەوە نەمردوون. خۆگەربوونی ئۆتۆمبیلی تایبەت نیشانەی خۆشگوزەرانی و پێشکەوتن بێت، ئەوە ئێمە پێش وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی عەرەبی دەکەوتین. ساڵانە چەندان ملیۆن دۆلار پارەی ئەم هەرێمە دەچێتە دەرەوە بۆ کڕینی ئۆتۆمبیلی تایبەت. ئایا سوتاندنی ئەم هەموو بەنزین و گاز و سوتەمەنیە چ زیان و کارەساتێکی ژینگەی و تەندروستی بە دوای خۆیدا دەهێنێت کە ڕۆژانە توشبووی نوێ لە نەخۆشخانەی هیوا و نانەکەلی لە هەولێر تۆمار دەکرێت و کار پێشتۆتە ئەوەی کە نزیکە لەوەی هەر خێزانێک نەخۆشێکی شێرپەنجەی هەبێت. بەپێی ئامارە فەرمیەکان ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان تا کۆتایی مانگی هەشتی ساڵی 2021 بەم جۆرە: ئۆتۆمبیلی تایبەت 1,091,466 ئۆتۆمبیل بوو. ئۆتۆمبیلی کرێ 96,787 بووە. هەرچی سەبار بە ئۆتۆمبیلی بارە 421,267 بووە. ئۆتۆمبیلی کشت و کاڵیش 38,396 بووە. هەرچی سەبار بە ئۆتۆمبیلی پیشەسازیە 27,350 بووە. ئۆتۆمبیلی خاوەنی کارتی زانیاریش 146,052 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە. ئەمە جگە لە ئۆتۆمبیلی حکومی کە 29,952 ئۆتۆمبیلە. هەر سەبار بە ماتۆر سایکلیشە 18,638 ماتۆر هەیە و کۆی گشتی ئەمانش 1,896,593 ئۆتۆمبیل. تا کۆتایی ساڵی 2021 ژمارەی ئۆتۆمبیل نزیک بۆتەوە لە 2 ملیۆن، نزیکەی 20,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا و تۆمار نەکراویش هەیە. ئەمە لە کاتێکدایە وێڕایبوونی هۆکارەکانی گواستنەوەی گشتی وڵاتانی پێشکەوت و لە ئێستادا سەرقاڵی ئەوە نەک ئۆتۆمبیلی تایبەت بگرە هۆیەکانی گواستنەوەی گشتیش بە کارەبا و تیشتی خۆر کار پێ بکەن. بەڵام بەشێکی ئۆتۆمبیلانی دێنە هەرێمی کوردستان و ئێمە شانازیان پێوەکەین ئۆتۆمبیلی بڕاوە و شانسی لێدرا و لافا و ئێرباگن بە کورتیەکەی ئەو ئۆتۆمبیلانی لە وڵاتان ڕێگای پێنادرێت بێنە سەر شەقام لە ئێمە بۆتە شانازی لەکوێی ئەم جیهانە جگە لە مۆزەخانەکان نەبێت ئۆتۆمبیلی ساڵی هەشتاکان و ئۆتۆمبیلی ساڵی 2022 بەیەکەوە لە یەک شەقامدا هاتوچۆ دەکەن. بۆیە بوونی ئۆتۆمبیلی زۆر نیشانەی پێشکەوتن و خۆشگوزەرانی نیە و دڵنیا بە ماڵوێرانی و نەکبەتی و دوژمنی ژینگە و تەندروستیە. جاوەرێن بامر پێتەوە بنەماکانی خۆشگوزەرانی چین؟ بەپێی ئەو بنەمانی نەتۆگرتوەکان دایناوە بنەماکانی خۆشگوزەرانی بریتێ لە ئازادی تاک، داهاتی ساڵانەی تاک، هەروەها نەبوونی گەندەڵی کە ئەمانە بنەمای خۆشگوزەرانی.